إن شاء الله إيران سركة وإسرائيل ناوتشيت تا خەڵک دێشت دەکرێت زۆر بەکەمی لە ترسا ناوێری هیچ بکڕی هیچ بفرۆشێ دوو کەشتەر کاتۆ بچیتە ناوبژی بکەیت ئێلا تۆش پشکەکەت بەرەکەوێت خەرک نایاتە بازاڕی خەرک پای لە بەرشی نەبیتن دەترسێ هیچیان نە ئیسرائیل باشی کردو ئێران باشی کردو ئینشاڵڵا درێژەی نابی بەڵام ئەگەر درێژەی ببی شتی زۆر سەیر ڕوو دەداتن لە بینی لە نێوانیان و خەڵکیی دەوروبەریشان دەبێتە زەرمەند بەڕاست من لەو قەناعەتیانیم ئەزمە دروست بێ کۆمەڵەشت هەیە لە ئێرانە و دێ لەوانەیە ئەو شتانە تۆزە کەمەوە بن ئەویش کاتێ بێ ئینشەڵڵا وەڵڵای لە بەیانی هەداجی دوور وەکو ڕۆژانە هیچ فەرقی نەکردو تا خەڵک دێشت دەکرێت زۆر بەکەمی پێم باشە ڕاگیرێ باش نییە سەر باش نییە مناڵ خەڵکە فۆتێ بەلاش و حەلاسی لە پێناو چییە گرانێکێتە وڵاتەوە نە کاسێ مێنە نەعیشە من ئیسا بازار وەساوە خەڵک لە ترسا ناوێری هیچ بکڕی هیچ بفرۆشێ ئێستا ئەو بازارە چۆل عول بووە یعنی کڕن و فرۆشتن کم بووە خەرک نایاتە بازاڕی خەرک پای لە بەرشی نەبیتن خەرک دەترسێ دەرێ نەخۆ زۆر بخایەنیتن هەموو ئەمەلەکەیە کاکە ئەتو ناتانی قرار بدەیت زۆر بخێنیان زۆر ناخایانی ئەو پەڕی حاڵەتی خراپە ئەو پەڕی هیچ کەس پێی خۆش نییە لەم سەرزەمیناکە ئەم شەڕە دروست بووە هەر کەسێ پێی خۆشی مانایە هەر پەیوەندی بە ئینسانیەت و هەر نییە دقات خراپیەکات دقات ناڕەحەتەکە میلەت ئاهەژێنە میلەت ناوە بە ئەگەر دوو کەس تۆ شەڕکەی دوو کەشتەر کاتۆ بچیتە ناوبژی بکەیت ئێلا تۆش پشکەکەت بەرەکەوێت ئێمە بەبێ ئەوە پشکەکەمان بەرەکەوێت چونکە لە ناوەندی هیچ چارەیەکمان نیە هیچ کێشەیەکمان نیە ئەم شەرقی وسەتا لە هەج وڵاتێکا شەڕ بێنیە بەرۆشی ئێمەژەگرێتەوە کەم زۆر من بە باشی نازانم ناوەڵە إسرائيل تشد جيجا مو ولاتا كان طموحي إلى خليج كاملة يعني هم ولاتا عربية كان طموحي يعني حزكا خوي بسبينه كم ولاتك مداجر كرم تا ئێستا من خۆمی نبینیەوە بۆی کە شتێکی بەرە ئۆبرا بەرە و گرانی بڕات بەس تەنیا ئەوە نەبێ دۆلار بەرز بۆتەوە بەرز بووە ئەمەی هەیە ئەینا هیچ شتێک نەبینیوە هیچ شتێک کە بەرز بێتەوە لە حەد دەرچوو بێت ئەگەر شەڕکە درێژ بخایەنە کارگەری زۆرە بێت ئەگەر برژ وەستێ ئەوە شتێکی زۆر باش